بەخێر بێنیاخوا بۆ کار دەستی کچانی کەلار وەکو خۆم ساڵێکە میشاکەم بۆ ئیسیسوارات وەکو پشتێن وەکو ئیشی سیرامیک و ئیتر ئیشی بازاڕی شتێکڵاوەکەین بۆ هۆی ئەوانەی کە هەل نەزانکواتیان داوا ئەکەن تەڵەبێت بەڵام تەڵەبێتی زۆربەی سیرامیکەکان وەکو مێخەکەکان وەکو پشتێنەکان ئیشی دەستی خۆمانە خۆماڵیە جوانترە کللتوریە خۆمان دروستی ئەەکەین بەڕاستی ڕێزی لێ ئەگرن و خڕیاریشی زۆر هەیە و داوای باشتریش ئەەکەن زۆربەی سیرامیکە وە پشتێن بۆ سەر جل کوردی مێخەکە ئیتر ئەم ئیسیسوارانە دەستبەنە ملوانەکە شمڵیە زۆربەی تەڵەبیات لەسەر شمڵی و سیرامیکەکانە چونکە بە جوانی دروستی ئەەکەین ئیشی دەستی خۆمانە جیاوازە ئیسە تو ئەوە لەکە زنجیرێ بسێنی ئەوە لەکوێ ئیشێکی دەستی بەقەوتۆوێ غەریبە و جوانیشە ئیتر ئیشیە لەک ئەەکەین و ئیتر هەروە مێخەک و کڵاو و ئەم بازەشتانە بەکارتێرین ئێمە.